باسانەکەم ماڵی هەموو لایەکەوە بێ چاوەڕێی واکەین ساڕە بەڵام دووباری کردم وەرنە پێشەوە سندوقەکان پڕەوەکەن ئەمە نەوەتەوە نییە بۆ کوردە نەک بۆ ئاڵایە بۆ ئاڵای کوردستانە وەرنە پێشەوە ڕەحمەتتان لێ بێ پارتی یەکێتی مەکەن وەرن بۆ کورد ئیشکار دەم بدەن ڕەحمەتی خۆتان لێ بێ مامۆستا یەک جاتە دووبارەکەیتە خوا عەزیەت نەبێ ئای مسلمانان ڕەحمەتی خواتان لێ بێ وەرنە بۆ سندوقەکان پڕکەنەوە ڕەحمەتی خواتان لێ بێ ئەمە بۆ کوردایەتیە ڕەحمەتتان لێ بێ خاصە شۆردە خاوەنی شەهیدن خاوەنی ئەنفالن ڕەحمەتتان لێ بێ لە سندوق پڕکەنەوە وەرنە ڕەحمەتتان لێ بێ با سەرکەوێت بەسەر دوژمنانمان زۆرە ڕەحمەتتان لێ بێ وەرنەوە وەرن سەیری کورد بکەن بزانە چیمان لێ هاتە لەم خاکە ڕەحمەتتان لێ بێ وەرن سندوق پڕکەنەوە